نفس ذائقة الموت بکەنەوە کە تێیدا دڵمان لێدانی دڵمان قورسە بێ، ڕۆژێک دێ دڵمان لێدانەکەی زۆر قورسە بێ. بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە هەناسەت تو نەبێ، هەناسەکان بە تونی دێت و دەڕوات، وەکو جاران بە ئاسایی نییە. ئەو ڕۆژە ڕۆژی مردنە. خواگەورە دەفەرمێ فەلەولا ئیذا بەلەغەتی الحلقوم کەلا ئیذا بەلەغەتی التەراقی، ئەو کاتەی کە ڕۆحمان دەگاتە ئائێرەمان، هەناسەمان تو نەبێ، لێدانی دڵمان سست و قورسە بێ. ئالەو ڕۆژەدا کە مردن و ڕۆحکێشان ڕۆحمان دەکێشرێ و دەگاتە قورگمان و قوڕاگەمان، ئەو ڕۆژەمان لەبیر چووە. براکانم، خوشکە بە ڕێزەکانم، بۆیە لە هیچ ناگەڕینەوە لە تاوان و لە گوناه، بۆیە خۆمان ماندوو ناکەین بۆ ئەو ڕۆژە، چونکە لە بیرمان نییە. بەخوا ڕۆژێک دێت لە قورگیشمان دەرەکرێ ڕۆحەکەمان، بەخوا لە قورگیشمانە نامێنێتەوە. جا لەو ڕۆژە سەختەدا تەماشای دەوروبەری خۆمان دەکەین، لێدانی دڵمان قورس بووە، هەناسەمان تون بووە، تەماشا دەکەین خزم و کەس و کارمان بە دەورمانە دەگرین، بە خۆشترین ناوبانگمان دەکەن. ئەوەی منداڵی هەیە بە باوەیگیان و دایەگیان بانگی دەکرێت، هەمووی بە قوربان تەبێت، هەمووی گیانت بۆ دەکا، هەمووی لە خزمەتایە، بە خۆشەویستیەوە بانگت دەکەن. بانگی کەسێکیان بکەی دەیە هاجار پێ دەڵێ گیان بە قوربانم بچیتەوێ، خۆشەویستە بی، شیری نەبی لەو کاتەدا، بەڵام تۆ دەردت زۆر گران و قورسە. ئەو ڕۆژەمان لەبیر چووە، دڵنیابن هەر دەمرین، بەخوا هیچ مەجالێکی تێدا نییە. بۆیە خۆشەویستان، ئالەو ڕۆژەدا ناڕەحەتین، لە هەموو لایەکەوە ناڕەحەتی ڕووی تێمان کردووە. بەخوا کێشەی ئێمە، دەردی ئێمە بە گیان و بە قوربان چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی دەربڕین چارەسەر نابێ، بەخوا بە خۆشەویستی ڕێز و حرمەت چارەسەر نابێ، بەخوا بە خزمەتکردن چارەسەر نابێ. دەردمان گرانە، ئاگای لە حاڵمان نییە، دەوروبەرمان لە ژیانەڵە ڕۆحکێشانین. بەڵێ خۆشەویستان، ناتوانین بە جوانی جوابی دەوروبەری خۆمان بدەینەوە. دایکمان، باوکمان، خێزانمان، خوشکمان، کچمان، برامان، کەسوکارمان بۆمان دەگرین، ناتوانین تۆزێ دڵخۆشیان بکەین، بڵێن هیچ نییە و مەترسن. چۆن ناترسی؟ چونکە تۆ لە حاڵەتێکە هیچ کەسێک چارەسەری ناکرێت. بەخوا بە جوانی ناتوانانی دەوروبەری وەڵامی ئەو پرسیار